بەناوی ئەو زاتەی کە یەکەم وشەی پەیامەکەی بخوێنە بوو دەگەڕنەوە کە زانایەک هەبوو هەموو ژیانی خۆی بۆ کۆکردنەوەی کتێب تەرخان کردبوو. کتێبخانەکەی هێندە گەورە و دەوڵەمەند بوو کە لە هی پادشاکانە چوو. ڕۆژێک شاگردێکی زۆر زیرەکی لی پرسی گەورم ئەم هەموو کتێبە بێشمارە کامەتانیت خوێندۆتەوە و کردوتانە بە چرای ڕێگات. زانا بە بێباکیەکەوە و کەمێکیش تووڕە بوون کە پێوەی دیار بوو تووڕێ وەڵامی دایەوە گرنگ نییە من چی ئەزانم و چی دەخوێنمەوە، گرنگ ئەوەیە خەڵک بزانێ من خاوەنی چەندانە کتێبم. ئەمە بەداخەوە چیرۆشی زۆرێک لە ئێمەیە لە سەردەمی سۆشیال میدیا و تەقینەوەی زانیاریدا. زانیاریەکانمان بڕوانامەکانمان تەنانەت بیر و باوەڕە ڕوحانیەکانیشمان بوونەتە کاڵایەک بۆ نمایشکردنی منێکی گەورەکرا و وەهمی. ئێمە زانیاری کۆناکەینەوە بۆ ئەوەی کە بزانین، بۆ ئەوەی جیاواز دەرکەوین ئەخوێنینەوە. بۆیە ئەم شەو لە چامەدا خۆشەویستان ئەمانەوێ لە قوڵایی ئەم دیاردەیە بکۆڵینەوە بپرسین ئایا زانست و زانیاری کە دەبوو ڕووناکی بن بۆچ بوونەتە زنجیرێکی نوێ بۆ کۆیلەکردنی ڕۆحمان، و ئایا عیرفان ئەو حکمەتە دێرینە ئەتوانێت کلیلی کردنەوەی ئەم کۆت و زنجیرە بێ؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستای ئەدگار فایقمان کردووە، مامۆستای زانکۆ زۆر بەگەرمی بەناوی ستافی بەرنامە و ئێوەی ئازیز و خۆشەویستەوە یاخوا بە خێربەی زۆر خۆشحاڵ وەزاتان باشە شتێ باشە سپاس بەخوای باش بن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ کوردستان 24 خۆشحاڵم لە خزمەتانانم ئینشاءالله بتوانین ئەوەی لە مێشکی جەنابتانایە بۆ بینەرانتان بە باشترین شێوە بتوانین قسەی لەسەر بکەین و ئامانجەکە بپێکین و بیشیگەین بە هەر لەو چیرۆکەوە دەست پێ بکەینەوە. زۆرێک لە ئێمە ئێستا کە من خۆم کۆمەڵێک برادرم هەیە، کۆمەڵێک دۆستم هەیە، کۆمەڵێک هەر وەکۆڵێ زانای ئاینی کە ئەیان بینی ماڵەکەی کردووە بە کتێبخانەیەکی زۆر گەورە و جوان و تر هەر حەزەکەی ئاوا سەیریان بکەی، بەڵام زۆر کات بڕوان ناکەم هەروە کۆڵی بەرگەکەشی کردبێتەوە. با لەم چیرۆکۆ بچینە ناو بابەتەکەوەکەوەی کە خوێنکارەکەی لێ ئەپرسێ هەر بەڕاست ئایا ئەم هەموو کتێبانت خوێندۆتەوە و چەندێکیت کردوتە چرایی ڕۆشنکەرەوەی ڕێگات. دەست و چاوت خۆش بێت. تەمان زۆر گێڕانەوەیەکی جوان بوو وە قوڵیش بوو. ئەم چیرۆکە ڕوویدا بێ یا ڕووی نەدابێ، بەڵام زۆر قوڵ بوو. بە یارمەتی جەنابتان من ئەوە دواتر دێنە سەر بابەتی ئەوەی ئێمە تا چەندە لە توێکەڵین و تا چەندە لە کاکڵە و لە کرۆکین. بە سوارینەیەکی حەکیم عومەری خەیامی نەیشاپوری دەست پێ بکەم. فارسیەکەی ئەڵێم دوایەوە وەرگێڕانەکەشتان بۆ باسەکەم تەواو، ینی ئەڵەی بۆ ئەم بابەتە ئامادەکراوە. خەیام لە یەکێ لە چوارینەکانیە دەبەن پێویست ناکا بچینەوەی خەیام کێ بووە، بەڵام زۆر بە جوانی لێرە خۆی دەرەخا کە چی بووە. ئەڵێ هەرگز دل من ز علم محروم نشد، کم مونده ز اسرار که معلوم نشد. 72 سال فکر کردم شب و روز، معلومم شد که هیچ معلوم نشد. الله مامۆستا هەژاری خۆمان ڕۆحی بەبەرا کردوتەوە. ئەڵێ بە خوێندنەوە کراوە فرچک گیانم، زانستە مژیم بۆتە ئاو نانم. 72 ساڵە بیر دەکەم دەخوێنم وا تازە دەزانم کە هیچ نازانم. خەیام زیاتر بەوە ناسراو بۆ کە زانایەک بووە لە کۆمەڵێک بواری دیاری کراوە لە دوای 70 ساڵی وەکو شاعیر دەرەکەوێ، بەڵام چوارینەکانی زۆر قوڵن. من ئیشم بەوە نییە، ئیشم بە 72 ساڵەکە. ئەنی لای ئێمە ئێستا ئەوەندە ئاسان بووە قسەکردن و دەمدان لە هەموو بابەتێک کە هەموو کەس بە مافی خۆی ئەزانێت. طبعاً باسی ماف ناکەین، هەموو کەس مافی هەیە قسە بکە،
بەڵام هەموو کەسیش دەبێ بزانێ لەسەر چی قساکە قسەکە ئەما توواڵێ لە دوای 72 ساڵ بە مەرجێک هەرگیز لە زانستدا نەبراوم نێنیەکی زەوی و گردردونیش نەماوە کە من پێیم پێ نەبردبێ دوای 72 ساڵ لە بیرکردنەوە لە شەو نخۆنی تازە ئازانم کە هیچ نازانم ئامانجی ئەم قسەیە لێرەیە ئەوەیە کە ئەو کەسانەی کە زانان کە دانان زۆر خۆیان بەم بابەتە هەڵ ناکێشم ئەوەی ئەزانێ پێویستی بەوە نییە بە خەڵک بڵێ من ئەزانم چکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وەکو لە گفتاریا دەرکەوتووە لە کردار و ڕفتاریشیا دەرەکەوێت خەڵک ئەو شایەتیەی بۆ ئەیە کە تۆ ئەزانی ئێمە ئەزانین کە تۆ ئەزانین و ئەزانین کە شتت پێیە و ئەزانین کە پێویستی بۆ ژیان بۆ کۆمەلگا بۆ بەرەو پێشچوون لە بەرانبەرە با بڵین بەرەیەکی دیکە هەیە کە زۆرەیان بینین ینی ڕۆژێک شەوێک قسە نەکە وازانێت کەشتێکە هاتووە یان کاروانەکە بە وایە تێپەڕیوە و ئەو لە کاروان بەجێ ماوە و ماڵی وێران بووە هەموو ڕۆژێ قساکە هەموو ساتێک شتێکی هەیە بۆ وتن لە حەسەر هەرچی شت هەیە قسەکە ئەوە نوکتەشی لەسەر ینی ئەڵێن بۆ نمونە لە کەسێکیان پرسیەوە ئەم بابەتە چیە و توێتی وەڵام من نازانم بەڵام بڕۆن بۆ لای فلان کەس ئەویش نازانێ بەڵام ئەتوانێت 2-3 ساعت قسەتان بۆ بکات لەسەری ینی ئەم بابەتە ڕێک ئێستا ئەمڕۆ وای لێهاتووە بە حکمی ئەو دۆخەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەگوزەرێ زاناکان داناکان عاریفەکان جوانەکان زاهیدەکان ئەوانەی کە هەکبەیان پڕە بڕیاریان ناوە لە شوێنی خۆیان بە بێدەنگی دابنیشن ئەوانەشی کابەکەیان بەتاڵە شارە و شارە ڕۆن خەریکن زانستی زانیاری هەڵە و ساختە بڵاوەکەنەوە ڕەنگە مەبەستیشیان نەبێ بەڵام هەموو کەس لە ئەنجامە تۆ هەڵە بڵاوکردنەوە بە هەڵە بڵاوکردنەوە لەسرت حسابەکە ئوستا زیادگار با من جەنابەت شعرێکی حەکیم عومەری خیامەت باس کرد بەڕخسەتی جەنابەت ئەستەغفیرڵڵاه بەڵام با من بێمە بۆ لای مەحوی الله مەحوی دروست لەسەر ئەم بابەتە شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ هەر گفتوگۆمە کەچی هەر دەڵێم و تێناگەم هەر گفتوگۆمە کەچی هەر دەڵێم و تێناگەم هەر جوستوجوومە کەچی هەر دەڕۆم و پێناگەم چاوم ڕوا و گۆشەی ئەو ئەبرووەم نەدی دڵبوو بە بەحری علوم و لە ئەلف و بێ ناگەم ئەمە بۆچی مەسەلەن ئەم پیاوە گەورانە شتە دژبەیەکە دڵی بۆ بە بەحری علوم کەچی لە ئەلف و بێش تێناگا باشە ئەمە بۆ لای ئەمان وایە بەس بۆ ئەوەی کە زانیاریەکی زۆر سەرەتایی و سادەی هەیە و زۆر سەطحیە لە تێڕوانینەکانی بۆ شتەکان بەڵام زۆرترین قسەی هەیە خۆی ئەمە یەکێشەکە ئێمە دوو جۆر خۆڵکێشانمان هەیە تەنانەت هەندێکەی بنەوە بۆ ئەوەی ئەڵێن کەسایەتی ئەمانە کە لە دقە ئەدەبی من بوارەکەم و شارەزایەکەم لە ئەدەبە بۆیە زیاتر ڕەبتیەکەم بە ئەدەبەوە بەڵام حەدمان نییە ئەسپ لە مەدانی جەناب تا تاوبین کە باسەگاتە سەر بابەتی شیعر و هۆنراوە دوو جۆر هەیە ینی لایەنێکیان خۆڵکێشانێک هەیە بۆ نمونە ئەوەی لە حەزرەتی نالیە ئەیبینین کەس باش ئارم نەڵێ بۆن ئەمە هەندێک ئەڵێن ئەمە نێرگسیەتی شخصیەتی کەسەکە دەرەخا ئەمە لایەنێکیانە لایەنێکی تریانەیە خۆ هەڵکێشانە بە شتێکەوە کەنیتە ئەگەر تۆ بڕوانی ئێستا ئێمە لەسەر شاشەی کەناڵەکانی تەلەڤزیۆن تا ڕادەیەک باشترە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ینی وەکو عەرە بەڵێ سەبع صنایع والبەخت ضایع ینی بەڕاستی لە هەموو بوارێکە قسەیان هەیە ینی بابەتەکە بوومەلەرزەیە ئەو ڕای هەیە بابەتەکە نەبارینی بارانە ئەو ڕای هەیە بابەتەکە بۆ نمونە وشکە ساڵیە ئەو ڕای هەیە بابەتەکە کشت و کاڵە ڕای هەیە بۆ چوونی هەیە ینی بیر لەوە ناکاتەوە بڵێ من بۆچی شانازی من ئەوە بێ کە لە هەموو بوارێکە قسە بکەم ینی قسە زۆر ئەڵێ ئەگەر دوای دوو کەروێش بکەوی هیچیان بەدەست ناهێنی ئەگەر نیشانەیەک لەوێ دانرابێت ڕەنگە بیپێکین بەڵام ئەگەر سیان دانرابێت لە یەک کاتە پێکانی هەرسێکیان مەحاڵە خۆڵ خەڵەتاندنە من ئەڵێم ئەو پۆستانەی لەسەر بابەتە جیاوازەکان
بە شێوەیەکی زۆرینە لە کتۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکرێ گەنجەکانمان بە معریفەیەک بە زانینێکی سەطحی ڕووکاری ڕواڵەتیەوە سەرقاڵ بوون دوای ساڵێک ئەم نووسینە لەکوێیە بۆ نووسەرەکە دوای 10 ساڵ ئەم نووسینە چه خزمەتێکی پێکردووە کەواتە زۆر بە سادەیی ئەمەوێ ئەوە بڵێم پێویستە ئێمە کاتمان ژیانمان ڕۆژەکانمان ساتەکانمان لەسەر بوارێک دوو بوار دیاری بکەین حەقی بینێ بۆ ئەوەی دواتر بتوانین وەکو حەزرەتی نالی وەکو شێکسپیر و وەکو نووسەرە جیاوازەکانی جیهان کە ئێمە سەرکردەکانی جیهانمان بیر نییە ئێمە نووسەرەکانمان بیرە بتوانن مێژوویەک بۆ خۆیان بنووسنەوە کەنەوە دوایینەوە چەندین ساڵ دواتر باسی بکەن شانازی پێوە بکەن نەک هەر خۆت و خێزانەکەت وڵاتەکەشت مرۆڤایەتیش ئوستا زیادگار ئەو پیاوە گەورانی کە لە ڕابردووە کۆمەڵە دەقانێکیان نووسیوە و بۆ ئێمەیان بەجێ هێشتووە هەستەکەی بەڕاستی بۆنی نەمری لێە سەدە لە دوای سەدە هەتا ئێستەیش بەرگەی زەمان و مەکانی گرتووە تا ئێسیش کاڵ نەبووتەوە یعنی ئێمە ئەو دەقانی کە جەنابەت باسی کردن و لە ناو ئەمانەیە لە هەناوی هەرێکێک لەو دەقانەیە دنیایەک پرسیاریان وروژانوە لە نالیەوە بیگرە لە مەحویەوە بیگرە لە مەسەلەن مەولەوی حاجی قادری کۆیی چوزانم مەولانای ڕۆمی بە وەکۆڵێ بە نمونە وەربگرین کە یەکێک لە پرسیارە هەرەسەرێکیەکانی ئەوەیە کە ئەڵێ ئەس کوجا ئامەدەنم بەهرە چ بوود بکوجا میرەوە ماخەر نەنەمایی وەتەنم یعنی ئەم پرسیارانیان بەردەوام کردووە بەڵام ئێستایا هەست ئەەکەی پرسیار کەم بۆتەوە تەساؤلات ئەسڵەن هەر بە جۆرێک لە جۆرەکان هەستەکەی وجودی نەماوە هۆکارەکەی چییە حاجیگیان ئینسان کەی پرسیارەکە زۆر بەسادەیی ینی ئینسان ئەو کاتە پرسیارەکە کە پێی وایە شتێک نازانێ شتێک ئالۆزە شتێک ڕوون نییە شتێک نامۆیە بەو زانست و زانیاری و معریفەیی کە ئەو هەیەی ینی پرسیار لەوێەوە دروستە بێت بەڵام ئێمە لە سەردەمێکین کە ڕەبتی بکەمەوە ئیتر ئەخوێنم بەرامبەرت حازی باسی مەولانە جەلالەدینی ڕۆمیت کرد ئەڵێ حەقیقەت ئاوێنەیەک بوو بەدەستی خودداوە شکا لەو ڕۆژەوە هەموو مرۆڤایەتی هەموو ئینسانێک پارچەیەکی لەم ئاوێنەیە بەدەستەوەیە و پێی وایەکە هەموو حقیقت لای هەموو حقیقەتی لەلای کاتێکا ئەو پارچەی ئیتر شکاویش خۆی زۆر جوانە قسەیانی ئەگەر ئاوێنە شکاوەکەش لە کۆتاجارە لە کۆتا ڕۆژە لە بانە ڕۆژە ئەم ئاوێنە شکاوە ئەگەر بێت و هەموو پارچەکانیشی کۆبنەوە هەر جوانەکەی جارانی نابێت کە شکاوە تۆ خۆت لەم پارچە ئاوێنەی خۆتە بینی ڕەنگە سێ گۆشە بێ ڕەنگە چوار گۆشە بێ ڕەنگە لاکێشە بێ هەروەکوی ئەڵێ دڵێ کەشکاش و شەی عشقەکەی تیا ئەچێ هەموو دەرس و مەشقەکەی نەسۆزنە ئەوی نایکاتەوە ساخیش بێتەوە نایبێ شەوقەکەی بەخوا وایە بەڵام هەر خۆشی ئەتوانێ ساڕێژی کاتەوە ینی عشق ئەتوانێ ساڕێژی کاتەوە جا ئەمەوێت چی بڵێم ئەمەوێ ئەوە بڵێم کە ئێمە لەم سەردەمەیە هەر کەس ئەدوێنی تەبەن باسی خۆشمان نەکەین ینی خوا نەخواستە باسی ئەوە ناکەین ئێمە لێرە دانیشتوین یەک دیواریمان بە چواردەوری خۆمان هەڵچنیوە و باسی دەرەوەی دیوارەکە بە خۆشمانەوە بە خۆشمانەوە هەمووان هەستەکەن حەقیقەتیان لایە ئینسانیش سروشتی مرۆڤی ژوایە کە هەستی کرد حەقیقەتی لایە لە گەڕان لە گەڕیدەبوون ئەوەستێت لە شوێنێ دانیشێ وەڵێ من حەقیقەتم لایە و حەقی خەڵکم چییە هەموو ئەوەی خەڵکەیڵێ حەقیقەت نییە ئەو شتەیە کە ئەوان پێیان وایە حەقیقەتە ڕەهاکە لای منە پارچە شوشەکەیە بەدەستیەوەیەتی و پێی وایە کە حەقیقەتی ڕەهای لەلایە ینی چارلز بوکۆوسکی زۆر جوان لەسەر ماوەستێ ئەڵێ لەسەر دانا و نادان لەسەر زانا و لەگەڵ نەزان حورمەتما بۆ بینەران و بۆ جەنابتان نەزان ئەڵێ کێشەی ئەم گیانە یەک کێشەیە کە بچووکە بەڵام زۆر گەورە و کاریگەرە نەزانەکان زۆر دڵنیان لە کاتی قسەکردن و لەسەر ڕادەربڕین و لەسەر لە کاتی ڕەفتارکردنە زاناکان پڕن لە گومان باشە دڵنیایی و گومان چین دڵنیایی ئەو کاتە ڕوئەیە
کە تۆ وەڵامی هەموو پرسیارەکانت دەستکەوتە بێتەوە. گومان کەیە گومانە و کاتەیە کە تۆ پرسیاری وەڵام نەدراوت هەیە. هەل لەسەرم بابەتە زۆر نزیک لەمەوە بێرتران ڕەسڵیش بە هەمان شێواڵێ کە ینی ئەڵێ کارەساتە کە ینی نەزانەکان ئەوەندە دڵنیان تۆ گومان لە خۆتەکەی، زاناکانیش ئەوەندە پڕگومان و پرسیارن کە گومانی نەزانیان. کەواتە ئێستا ئەم فەرمایشتانەی جەنابەت باسی کرد ئەمان باتەوە بۆ شتێک کە نالی زۆر جوان باسی کردووە و لە زمانی عەرەبیشا پێی ئەوترێت جەهلی مڕەکەب. کەسێک نازانێ، بیا با بڵێن کەسێک ئەزانێ بەڵام ئەزانێ کە ئەزانێ، کەسێک وا هەستەکە ئەزانێ بەڵام نازانێ کە نازانێ، ئەمە پێوترێت جەهلی مڕەکەب بەڕاستی. دووجار بۆیە مەسەلەن دەبڵ کرا بەڵێ بۆیە نالی زۆر جوان ئەڵێ هەر کەسێ ئیزهاری دانایی بکات و مەقسەدی خودپەسەندی بێ یەقین ئیزهاری نادانی دەکا. یعنی هەر بەڕاستی ژوایە ئێمە گیرمان خواردووە بەدەست وەکوەڵێ ئەوانەی کە نازان و وا نازانن کە نازانن بەڵام وا ئەزانن کە ئەزانن. تاوان ئەمە پرسیارێکی ئەزەلیە و بەو هیوایی ئەبەدیش نەبێ. ینی زۆر دەمێکان پرسیار لە سەردەمی ئەفلاتونەوە لە سەردەمی سۆقراتەوە 400-500 ساڵ پێش زین دایمەن کێشەکە ئەوە بۆ ینی تۆ کە نەزانی و نەزانی کە نازانی بەڕاستی تۆ لە قۆناغێکی زۆر زۆر گرنگی ژیانی خۆتای و ئەوانەشی ئەزانن و ئەزانن کە ئەزانن زۆر خۆیانی بۆ پێوە بانایەن. دەڵێ ڕاست باشە، بەڵام کێشەکە لەوێەوە دەست پێیەکە کە تۆ نەزانی و نەزانی کە نازانی و ئەدعای ئەوە بکەی کە ئەزانی، بانگەشەی زانین بکەی. ئەمە یەکێکە لەو دەردانەی ئێستا کۆمەڵگەکەمان بەدەستیەوە ئەناڵێنێ. ینی تۆ من نەزانی خەفەت لە چێ خۆم حاجی ئەم کەسانە، ینی بۆ نمونە کە باسی حەزرەتی نالیەکەین، باسی مێژوویەک ئەەکەین کە ناڵێم زۆر دوورە بەڵام نزیکیش نییە خۆ بۆ لەو کاتەیە ئەو زانیوێتی بۆ ئێمە بەم هەموو هۆکاری لە بەردەستمانە بە یەک کردە و بە یەک کلیل ئەتوانین دەستمان بگا بە باشترین کتێبخانەکانی دنیا لەسەر هەر بوارێک دیاری بکەین هەر کەسێک لە مێژووە کە تۆمار کرابێ قسەیەکی لەسەر کردبێت دەست بخەینە سەری چاو بخەینە سەری کەچی ئەو کات باشتر پەیان بەوە بردووە کە هەر کەسێ ئیزهاری دانایی بکات کێشەیە. چونکە عادەتەن دانا ئیزهاری ناکات وەکو لە سەرتاوە باسمان کرد ئێوێ لە ڕەفتارەکانیان دەربکەوێت. بێمەوە بۆ بەشی یەکەمی قسەکانمان بۆ پرسیارکردن گرنگە. ئێمە بۆ لە سەردەمێکین کە تاکەکان شەرمەکەن لەوەی پرسیار بکەن. نی بۆ نمونە تەکنەلۆژیا وای لێ کردوین، من لە شوێنی دیکەش باسم کردووە جاران بۆ نمونە منە چوون بۆ هەولێرە، چوون بۆ کەرکووگە، چوون بۆ خانەقینە، چوون بۆ بەغا، لە ڕێگا قەلق نەبووم لەوەی کە لە دەکەس پرسیار بکەم. ئەم پرسیارکردنش ڕەنگە چیرۆکی سەیر و سەمەرەی لێکەوت بێتەوە، ڕەنگە هاوڕێیەتی سەیر و سەمەرەی لێکەوت بێتەوە، ڕەنگە دەرسی زۆر گەورەی تایە فێر بوو بێتن ئینسانەکان. کەچی ئێمە لە سەردەمێکین ئێستا نەخشەیەکە ماپێکە لە ناو مۆبایلەکەتە ناهێڵێ تاگەی تەوێ جامی سیارەکەشدا بیتەوە. ئەی تۆ ئەمە کە ئەبێ بە مڕەکەب کە ئەبێ بە دوو ئەوەندە و سێ ئەوەندە و دە ئەوەندە و سەد ئەوەندە ئێمە زیاتر گۆشەگیرە بین. تااقەتمان نییە یا شەرمەکەین ئەوەندە پرسیارمان نەکردووە شەرمەکەین لەوەی پرسیار بکەین. ئینگلیزەکان ئەڵێن ئەوەی پرسیار ئەکا یەک جار گەمژە دەرەکەوێت، ئەوەی پرسیار ناکە ڕەنگە بۆ تەمەنێک بە گەمژەی بەڕێ بکە. ینی ڕووی داوە بۆ نمونە بۆ شوێنێک ڕۆشتووی قەرار بۆ تۆ بە دەدەقە بگەیت تاوێ پرسیارت کردووە، بەڵام پرسیارت نەکرد بێ ڕەنگە خۆ بە سەعاتێک تەمەنێکت بەڕێ کردووە تا گەشتویتە تا ئەو شوێنە. لە تەواوی ئەو زانست و زانیاریانە ئەوەی کە ئەیڵین و ئەی نووسین و ئەیڵینەوە و سوزانم هەموو ئەم شتانە نقطەی مەقسوودی خۆمانمان لەبیر نەچێت. تۆ ئەزانی لەگەڵ هەموو ئەم بابەتانەی کەنالی بۆ سالمی ناردووە لە ئەخیرا بە یەک دێڕەبەیت مەقسەدی ئەم هەموو حیوار و گفتوگۆکردنە تەنها یەک شتەکە ئەڵێ حاڵی بکە بە خوفیە کە ئەی یاری سەنگدڵ نالی لە شۆقی تۆیە ئەمێرێ سەلامی دوور. یعنی ئەوەیشی کە وتومە و ئەم هەموو پرسیار و
ئەم هەموو بابەتەی خسوومەتە ڕوو لەم چامەیە تەنها مەبەستەکەم ئەوەیە سەلامەکەی من بە معشوق بگەێنی هیچی تر بۆ ئێمە کاتێک کە قسە ئەەکەین مەقسەدمان دیار نییە ئەمە زۆر کێشەیە بەجددی ینی کابرا یەک دانە سەعات قسەت بۆ ئەکا بەڵام نازانی ئێوێ بڵێ چی ئەمەیە بابەتەکە کە خۆت باست کرد جەهلی مڕەکەبەکەی ینی تۆ ڕێگە بە خۆتەیە لەسەر هەموو بابەتێک قسە بکەی بەڵام قسەکردنەکەت هێندە سەطحیە هێندە تەنکە ئەتوانین بڵین هێندە نەڕۆشتویتە تا قوڵایی کە نانیشێ بەدڵەوە ینی بابەت تەرکیزی ئینسان کاتێ لەسەر بابەتێک کۆ ئەبێتەوە یەت قسەی لەسەر ئەکا اینجا بەدڵەوە ئەنیشێ ڕەنگە دەستخۆشیەکرد لێ بکەن ڕەنگە دڵت خۆش بێ بەو سوپاس و دەستخۆش و ئافرینانەی لە کۆمنتەکانی سۆشەڵ میدیا بۆ دێت بەڵام ئەبێ لە خۆت بپرسی تۆ سێمان جارێ بابەتێ بنووسی بابەتەکە دەنگدانەوەی ئەبێت و ئەمێنێتەوە یان هەمووش لە ماوەی سێ مانگە تۆ نەوەت بابەت بڵاو بکەیتەوە یان سێ بابەت بڵاو بکەیتەوە ئەی تۆ پێویستت بەوەیە بخوێنیتەوە پێویستت بەوەیە دوایەوەی ئەخوێنیتەوە تێ بفکری پێویستت بەوەیە لەگەڵ مرۆڤەکانی کۆمەڵگەکەیە تێکەڵاو بی پێویستت بەکاتە بۆ ئەوەی پرسیار بکەی و بە دوای وەڵامەکە یا بگەڕی کە گەشتی بە وەڵامەکە بە تەکیدی لە دوای هەموو وەڵامێک پرسیارێکی دیکەت بۆ دروستە بێت لەگەڵ ئەوەیشی کە ئەو نالیە بەو هەموو عەزەمەتەیەوە لە یەکێک لە شعرەکانیە مەیەتر و کۆڵی لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان کۆتایی هاتووە زۆر جوان باز لەوە کاکە ئەڵێ نالی نیەتی سحری بەیان حکمەتی شعرە ئەمما نیەتی قووەتی دڵ قودرەتی ئینشا منەمێ لەم کۆتاییە تەنها باز لەوە بکەین کە ئەم خودی پرسیار و تەساؤلاتانە گێڕانەوەی ئەم داستانانە یەکشت لە پشتیەوەیەتی کە ئەویش نەقدکردنی حاڵی خۆمانە بۆیە مەسەلەن مەولانە لە بیدایەتی مەسنەوی معنەویەکەیە بەم دوو دێڕە دەست پێیەکاڵێ بشنەوید ئەی دووستان این داستان خود حقیقت نەقد حالی ما ئەستان حقیقت بریتیە نەقدکردنی ئەو حاڵێکە خۆتی تیای بەڵام ئێمە بەداخەوە نەقدی حاڵی خۆمان ناکەین با بێمە سەر مەولەوی و لێوە کۆتایی پێبێنین مەولەوێ جوانە تاو کۆزیەکەی خۆمان زۆر جوان نەقدی خۆی ئەکا لە بابەتێکە ئەویش کە پەیوەست بە قوربانیە طبعاً قوربانیکردن سونەتەکەی وایە کە ئەبێ دانی نەشکابێ یان دانێکی نەکەوتبێ یان قاچی نەشکابێ یان چاوێکی شوێر نەبێ ئەبێ ئەوەندە ساغ و سەلیم بێ ببێ بشێ بۆ ئەوەی کە بیکەی بە قوربانی جا مەولەوی ڕوو ئەکاتە معشوقەکەی خۆی و ئەڵێ ساتۆیچ من وەرە بە قوربانیم کە فیدای بمکە بە قوربان ڕای ڕەبانی کە دا هەر خۆی جوابی خۆیاتەوە ئەڵێ مەولەوی بەدبەخت معدومی بەدبەخت ناتەمامەنی ڕاسەن بێدەوڵەت خەیاڵ خامەنی قوربانی مشۆجە عەیب بەری بۆ فیدای پەسەند ڕای دڵبەری بۆ ئەڵێ تۆ قاچ شکاوە چاوی کوێر بووە دان لە دەمتا نەماوە ئاوا بەتەمای خۆ بکەی بە قوربانی سەیری کە چەند جوان نەقدی حاڵی خۆی ئەکا لە کۆتاییە ئەگەر بە جوملەیەک باز لەوە بکەی کە ئێمە پێویستمان بەوە هەیە لە ئێستاە نەقدی حاڵی خۆمان بکەین و بگەڕێینەوە بۆ نەقدکردن دەست و چاو خۆش بێ حاجی گیان ئەمەوێت کۆتا قسم پەیوەست بکەم بە بێدەنگیەوە ڕوومی ئەڵێ بێدەنگی زمانی خوایە باقی هەمووی وەرگێڕانێکی هەژار و بێکەڵک و خراپە باشە ینی تۆ بڕوانە ئەمە چەند جوانە ئێمە ئەبێت فێر بین ئێستا هاتوون باسی یۆگامان بۆکەن من باسی یۆگا ناکەم ینی ئێمە هەر لە سەردەمی خەڵوەت و چل ڕۆژە و ئەمانەوە ئێمە بێدەنگیمان هەبووە قورس بۆچی قورس بووە یەک دەقە بێدەنگ بین لە 1970کانە براین تریسی باسی کردووە ئەڵێ یەک سەعات بە بێدەنگی دابنیشە وەڵامی هەموو پرسیارەکانی بەبێ هیچ شتێڵە نە میوزیکیش بکە هیچ شتێ نەبێت تەشتیت بکات و بیرە بەرێ بەملاو بەولایە وەڵامی هەموو پرسیارەکانت دەستەکەوێتەوە دەی بە دقەیەک با بێدەنگی دەست پێ بکەین و کۆتا قسەشم بەو شیعرە جوانەیە کە زۆر ڕەبتە بێتەوە بە بابەتەکەمانەوە
حەمدی شاعیرەڵێ بۆیە من مەستیم لە هۆشیاری گەلێ پێ خۆشترە ئەم خەراباتە کە مەستی کە هۆشیاری کە مەستی ئەم خەراباتە کە هۆشیاری لە مەست سەرخۆشترە سەیرە هەرکەس ڕوو دەکاتە ئەم خەراباتەی وجود کاسەکەی هەرچەندە پڕتر بێ ئەوەندە ئەوەندە بۆشترە بۆشترە. لێرەیە ڕەبتی نییە بەس بە مەستیەوە ڕەبتە بەوەی کە تۆ تێبگەیلەوەی کە کاسەکەت چەند پڕ بێ هێشتا بۆ شەو پێویستە شتی زیاتری تیا بکەیت. سپاس دەکەم. ئەمەش بە بێدەنگی ئەتوانین پێی بکەین. زۆر سپاس بۆ یادگار فایق مامۆستای زانکۆ خۆشحاڵ بووم کە لە ئەڵقەی ئەمجاری چامە میوانێکی جوان سوکی بەرنامەکەمان هیوادارم وا بوو بێت. سپاس دەکەم خۆشەویستان و ئازیزانم لێرەدا و بەم جۆرە دەینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەشمان تا بەیە گەیشتنەوەی شتر هەم لایە بەخوا سپێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە.